بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زۆر کات ئیماندارانێک ئەبینم هەستەکەم جۆرێک لە جۆرەکان تووشی مەئیوسی بوون، سەواء لە کار و کەسابەتێکە کە نەجاحەتیان نەهێناوە یا لە پرۆسەی زەواجە کە نەجاحەتیان نەهێناوە یان لە هەر کاروبارێکی ژیانە کە خۆیان بە شکست خواردوو ئەزانن و جۆرێک ئەمەل هیوا هەستەکەم لە دەستیان داوە. هەر کەسەمان بە جۆرێک و هەر کەسەمان بە شێوازێک جۆرێک لە جۆرەکانی یەئس هەندێک جار ڕومانتیکە. لە قورئانی پیرۆزە کە ئینسانی موسڵمان سیر ئەکا کۆمەڵێک دەروازەی خێری زۆر گەورە بۆ سەر دڵ و دەرونی ئەکرێت. ئیبراهیم عەلەیه السەلام خۆی عمری 120 ساڵە، خێزانی عمری سارە خاتون 80 ساڵە. خوای گەورە ئەولادی پێ عەتا نەکردون. یەک سانیە مەئیوز نەبوون لە ڕەب العالەمین. کاتێک مەلائیکە موژدەی ئەدەنێ سەری سوڕ ئەمێنێ، قالوا بشرناك بالحق فلا تكن من القانطين. ئێمە موژدەمان داویتە تێ موژدەکەش بە حەقیەتە دی، مەئیوس مەبە، چونکە لەو کاتە ئیبراهیم عەلەیه السەلام ئیتر دەستی لە مەسەلەی مناڵ شۆردە بوو، کەچی ڕەب العالەمین لەو پیرە مناڵی پێ عەتا کرد. یعقوب عەلەیه السەلام یوسفی جوانی 20 ساڵ ون کرد، غەم بخۆ بگەڕێ، ڕوو ئەکاتە کوڕەکانی و پیان ئەڵێ ڕۆڵەکانم بڕۆن فتحسسوا من يوسف وأخيه، بگەڕن بە وریاییەوە بە دوای یوسف و براکەیە بنیامین، ولا تيأسوا من روح الله، قەت مەئیوس مەبن لە ڕەحمەتی خوا، چونکە تەنها قەومێکی کافر مەئیوس ئەبن لە ڕەحمەتی خوا جەل جەلالوه. ڕەحمەتی خوا زۆر و زەوەندە. خەبابی کوڕی ئەرەت بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ کافران و مشریکان لە مەکەیە زۆریان عەزیەت ئەدان، تەواو ناڕەحەتیان کردبوون، ئەوەندە ئازاریان ئەدان هەندێک جار بەسەر قاچەکانمانە خۆمان نەئەگرت. بینیمان پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم ئێوارە وەختەی لەژێر سێبەری کەعبەیە ڕاکشا بوو، چووینە خزمەتی، وتمان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، ئایا داوای نەسرەت و سەرکەوتنمان بۆ ناکەی؟ بەخۆی مەزانین دینەکە حەقە، بەس خەریکە تەحملمان نامێنێ، دوعامان بۆ ناکەی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە خوا عزت و نەسرەتمان بداتێ و سەرمان بەرز بێ؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەڵسایەوە ڕووی تێکردن، فەرمووی لە قەومەکانی پێش ئێوە کەسی وا هەبوو تا نیوە چاڵیان بۆ هەڵەکەن، نیوەیان نەکردە ناو چاڵەوە، لە تەوقی سەریەوە بە شمشێرەیان هێنایە خوارەیان کرد بە دوولەتەوە. واللهی ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە ئاوای لێیە، لە حیجازەوە بۆ یەمەن ئەڕۆن لە هیچ شتێک ناترسن، تەنها لە ڕەب العالەمین ئەترسن، جاروباژی ئەترسن گورگێ شتێبا بەسەر ئەو ئاژەڵانەی کە هەتانە. ئەوەندە خوای گەورە عیزەت و نەسرەتان ئەداتێ، بەڵام ئێوە وەلاکینەکم تەستەعجیلون، پەلەتانە پەلە. ئومێد زۆر گەورەیە لە ئینسانی موسڵمانە. هەندێک جار ئینسان تووشی گوناه هەبێ، ئەنواع جۆری گوناهیەتە ڕێت، ئێمە هەمومان مرۆڤین، لێرە ئەکەویتە گوناهێک، لە شوێنێکی تر ئەکەویتە گوناهێ، لەوی ترە ئەکەویتە گوناهێ. مەئیوس مەبە لە ڕەحمی خوا. هەموو کاتێک کە گوناهێکت کرد بزانە لطفێکی ڕەب العالەمین لەگەڵتایە کە ڕەحمەتی خوایە. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم، هو ئەو عەبدانەی کە زیادە ڕەویتان کردو بەرامبەر بە نەفسی خۆتان، ئەنواع و ئەشکال جۆری گوناهتان کۆ کردوێتەوە. لا تقنطوا من رحمة الله، قەت مەئیوس مەبن لە ڕەحمەتی خوا. ڕەحمەتی خوا زۆر گەورەیە.
إن الله يغفر الذنوب جميعا لهم قناها كانت أبوري عند جار إنسان سبحان الله لأن باران نبارينا جور يأس رويتيك ما صعب الكريم مدرس باسي صالاني قراني قورئك أفرمي بسبينج روجي ما بو بهار بسبينج روج بو بهار أفرمي بسبينج روج ما بو لبهار أفرمي باران وستا واتلا دوربري مان جدو كوتاي مان جدو أفرمي الليرة باران وستا أو صالة هيج باران نباري دواتر بۆ ساڵی ئایندا فەرمێ یەک نم باران نەکەوتە سەر عەرز یعنی سبحان الله نزیکەی 2 ساڵ باران سەرزەوی بارانی نەبینی ئەفەرمێت لە دوای ئەوە رب العالمین دەروی خەیری کردەوە لە خەڵک ئەفەرمێ خەڵک هەموویان ئاوە ئاهاتنە دەرەوە سینگیان نەدایە بەر بارانێک لە خۆشی چونکە هەستیان کرد خوا دەروی خەیری لێکردن خواه يقول القرآن أما شهد باسك وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا جاري وإنسان ما يوسف يتباران ناباره لدواي أما يوزبون سبحان الله خواه يقول داريو خيركاته ولا إنسان كان وينشر رحمته ورحمتي بسر زويا بالله وكاته يعني تو تصورك باختيكي بتشوكت هبه زور مانو أبي تصوزيك أتو بزانا أم كجوكي ودنيا هرهم بالرحمتي خواه صوزبه بوي إنسان قد ما يوز نبي لرحمة رب العالمين ديان جار أكويت ديان جار توشي مصيبتي قورة قورة أبي نبي لكاتي مصيبة إنسان توشي يأسو دار رمان ببه أو صفتي كسي إيمان دارنية وإذا أذقنا الإنسان منا رحمة فرحوا بها وإن تصبهم سيئة بما قدمت أيديهم إذا هم يقنطون أما طبيعة إنسانه هكذا طبعا إنسان لقرآن أو شيء إنسان لهر كوا هاتبك ناكاتا كسي إيمان دار طبيعتي عام إنسان باسكا وطبيعته خرابكان شي باسكا دي سيركي أفرمكاتك النعمتي كان بويا زود الخوش ودلقشة بن زيادة الروية كان توشي وقمرايا بن أجر هاتو نعمتك شان اللي ورجرا ويان بلا رويتيا كردن إذا هم يقنطون دنيا اللي يتويك جاري ويا كسيك سيركي لبازرقانيا أكي بروا كان جاري ويا كسيك مالك يبو نافروش مالك يعني أم خوي مالي خوي هي الحمد لله مالي دوامي هي نافروشة توشي قنوطة به دنيا اللي يتويك باشا مالك يوم بوسي نافروشة دلي قرر رحمتي خواه اگر هر نش فروشه بشتوتي هر رحمتي خواه تو نازاني چي اگوزره لدى صلاتي خواه جل جلاله يان جاري وها گنجك افرتي كي بونا بي افرتك او كسيك لدلياتي بوينا بي سيركي توشي قنوطة بي دنيا اللي يتويك پیغمبري خواه صلى الله عليه وآله وسلم رن ما يكي زور قورة ما نكالا مسألة دعايا افرمي دعاي هر كسيك لأيوة إلا جيراء بي مادام خوي دعاكي هل نوشينته شون دعاء هل وشينه مخو دعاء كين مادام بل الدعاء مكردو جيران ابو وقت توش يأزبو لكي توش يأزبوي اتدرجاي دعاء كشل داخل زور كات ما وصايني ايني بريز زور باسي اوان كردو كإنسان لسر مرقة توبي لور ناجيره إمام أبو حنيفة قصيكي زور عظيمي هي أفرمي وقصيه غلط لسر مرجيشا ما يوس نبي خوات توبه لقبولك إيمان اللي قبولناك إيمان وتوبه دوش تجاوز أو قصي زور غلطة بلي لسر مرجا توبه لي ورناجيره لسر مرجا إيمان لدورناجيره إيمان بيني بلام آية جناها كتكرد بي لو كاتها ويا التوبة كرد آية خوي جورا لدورجري لدورناجري لدورجري كوابو أو فرماشتي في غمر صلى الله عليه وآله وسلم أفرمي إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر باسي كافرة توبيق لكفر وبو إيمان أقرنا كسي إيمان دار أهلي مزقود أهلي خواناسي قناهي كردوا لسر مرقا بيري أكويتو فلان قناه توبة أكا كاتك توبيك الخوة يقول سبحان الله لو كاتشاء واندب الرحمة توبك لقبولك هندين لا عارفي قول وتوانا أقر هاتو خواناسي تكرد ليرا بچاوي روشن بلا شيء ساغ
خوا چەندێ ڕەحمەتی بەسەرا داباراندووی لە سکاتی سەرەمەرگە ڕەحمەتەکانی خوا زیاتر ئەبێت چکە دوژمنەکانی تۆ زۆرتر ئەبن چۆن شەیطان تا ئەخیر لەحظە هەوڵت لەگەڵا ئەدا ڕەحمەتەکانی خوش پەیتا پەیتا لە سەرەمەرگە زیاتردا ئەبارن کابوو لە سەرەمەرگیشە تەوبەت لێ قبوڵ نەکرێ ئەوە تەوبەی کوفرە بۆ ئیمان لێو قبوڵ ناکرێ ئەگەر نە کەسی ئیماندار گوناهبار زەلکاو لەناو زەلکاوی گوناها گەوزاو إلا خوای گەورە عفو ڕەحمەتی خۆی بۆ ئەبارێنە وەلەو لە سەرەمەرگیشا بێت ئێمە ئیماندار لەم ڕۆژگارە سەختە کە موسڵمانان لە هەموو لایەکەوە لیان ئەدرێ عەزیەت ئەدرێن ئازار ئەدرێن لەبەرەوەی موسڵمان لە سوڵتەی سیاسی دنیای نەماون قەراراتی سیاسی جیهان بەدەست موسڵمانان نییە موسڵمانان زۆر عەزیەت ئەدرێن لە جیهانی ئیسلامیە زۆر کات ئینسان وای لێ ئەی خوایەت کەی نەسرەتی تۆ کەیە بۆ ئێمە ئەوە براکەم لە فڵانە شوێن توێنرایەوە ئەو فڵان کەس ئاگری بەسەردانرا بەرمیل متەفەجری بەسەرا داخرا کەی نەسرەتەکەی تۆ یا ئیلاهی نابێ کەسی ئیماندار قەت مەئیوز بێ هەمیشە گەشبین هەمیشە چاوکراوە ئایندەبین ئێمە ئەرکی ئێمە بریتیە لە ئەمر بە معروف و نەهی لە منکر و گەیاندنی ئەم پەیامە جوانە چی ئەبێت چی ئەگوزارێت چۆن سوڵتەی موسڵمان ئەگەڕێتەوە هەمووی بەدەست ڕەب العالەمینە يعني ئێستا سێری تەفرەقەی موسڵمانانەکەی ئەڵێ بە حەقی خوا بە حەیاتی موسڵمان یەک ناگرێت خوای گەورە لە قورئانە باسی کردووە فەرمێ یەک ناگرێتەوە چۆن ئەفەرمێ لەو ئەنفەقتە ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم بەخوا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەو ئەهلی عەرەبە و ئەو ئەهلی عەرەبستانە ئەگەر هەرچی لە سەرزەویە سەرفە کردایە پێو بدەنێ لە پارە لە ماڵ لە سەروەر لە سامان سەرزەوی هەموو تاپۆ کردایە بۆ ئەوان دڵیان یەکی نەئەگرتەوە ولكن الله ألف بينهم خوي برياري ذاك دليان يكا يكسر دليان يكوتو بوي أمتي إسلامي أم تفرقوا أم شتاني تيابين هيج غم خواك برياري دا للحظاتك دلكان يككونا إسا غم لو مخو إما لمزقوتي شا كافر ويلي كردون يك زمان يك ملة يك قلن حزب حزبي كردون حالك رنجك مانا يلا صفا كان أواسين رنجك معنوي ما بس دەی ئەگەر خوا ئیرادەی کرد بەخوا نەحیزب باوی ئەمێنە نەهیچ دڵەکان هەموو ڕوئەکەنە خوا ڕوئەکەنە دین نە عەرەب و کورد ئەمێنێ نە فارس و تورک ئەمێنێ هیچ نامێنێ دڵەکان ڕەبتە بن بەیەکەوە نەسرەتی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ئان و لەحەظاتە کەی خۆمان ساغ کردەوە لەگەڵ خوایە واللهی خوای گەورە ڕەحمەتەکان و بەزەیەکانی خۆی بۆمان ئەبارێنە ئیمامی عەلی ئەفەرمێ فەقیهی گەورە ئەوەیە خەڵک مەئیوس نەکە لە ڕەحمەتی خوا هەمیشە باسی ڕەحمەتی خوا جەل جەلالوهو بۆ خەڵک بکە پیاوچاکێک تووشی گوناه بوو خوای گەورە عقوبەیدا لەسەر گوناهەکە وتی پەروەردگارە ئەگەر ئەم جارە عقوبەم بدەی لەسەر گوناهەکە کە کردوومە بەخوا باسی ڕەحمەتی تۆ لەسەر زەویە ئەکەم هەتاوکو خەڵکی هەمووی گوناهکە ئەوەندە ڕەحمەتی خوا جەل جەلالوهو گەورەیە و بەرزە بۆیە زۆر کات من کەسێکی گوناهبارە بینم هەستەکەم کە قسەی لەگەڵا ئەکە ئەڵێ کوڕە خوا ئەرحەم الراحیمینە خوا بەڕەحمە کابوو ڕەحمەتی خوا جەل جەلالوهو بچووک ناکرێتەوە پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەستی بەرز کردەوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک دوعا ئەکەم بڵێ ئامین ئەویش فەرمووی بڵێ دەستی بەرز کردەوە اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا خوای بەس ڕەحم بە من و محەممەد بکە صلی الله عليه وآله وسلم ڕەحم بە کەسی ترمەک ئامینی بۆ نەکرد فەرمووی لەقەد تەحەجەرتە واسعا شتێکی زۆر بەربڵاوی خوا کە ڕەحمەتی خۆیە بۆ کافرە بۆ موسڵمانە بۆ تەیر و توور و دار و جیهان و کەونە بچووکت کردەوە کردە بە حەجەر و بەرد قبوڵی نەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کابوو قەت مەئیوس نەبی لە ژیان هەمیشە بە پێکەنینەوە بەرەو ژیان بڕۆ کام مصیبەتە زۆر گەورەیە ڕووی کردەتۆ زۆر ئارام بە لەگەڵ خوای خۆتە عیلاجی مەئیوسی ڕەحمەتی خوایە ژیانە لەگەڵ خوایە ژیانە لەژێر سێبەری ڕەحمەتی ڕەب العالەمینە لەکوێ هەستت بەم ئارامیە کرد ئیتر تۆ دەوڵەمەندترین کەسی سەرزەوی وەکو ئیمامی عومەر ئەفەرمێ کەی هەست بە یەئس کرد وەلەو کانە زۆر دەوڵەمەند بی تۆ زۆر فەقیری بۆیە دائیمە بە هیواوە بژی هیوای زۆر گەورە گوناهت کرد بێ هیوا مەبە ئلله دەروی خوا زۆر زۆرە لێکێک لە دەروەکانە ئەدگێڕێتەوە جاری وایە کەسێکە بینم مناڵەکەی لاساری ئەکە یا مناڵەکەی لادینی ئەکە دنیای لێتەوە یەک مەئیوز مەبە لە ڕەحمی ڕەب العالەمین
بیدەرە دەستی ڕەحمی خوا و دەسەکانی بۆ بەرزکەرەوە شەوێک هەستە تیرەکانی شەو قەت غەڵەت ناکە ماندوو بە لە شەوە لەوە چێ خوا ئەم مناڵی کرد بە سەبەبی گەڕانەوەی تۆ سەبەبی باشترکردنی تۆ ئەبینی دۆستەکەت عەزیزەکەت وا لە ڕێلایدا مەیوس مەبە بەهێز بە دوعای خەیری بۆ بکە لەعەل خوای گەورە دەروی خەیری لێ ئەکاتەوە و خۆت لە ژیانە ملیۆنە جار کەوتی خۆت بە کەوتو نەزانی کەسی ئیماندار قەت خۆی بە شکست و نەزانیوە بە شکست خواردو نەزانیوە هەمیشە ئومێدێکی زۆر گەورەی هەبووە زانیوێتی خاوەنێکی زۆر گەورەی هەیە کە خوایەکی زۆر بە ڕەحم و میهرەبانە لەگەڵی دەرگاکانی خەیری هەر هەمووی بەسەرە ئەکاتەوە هەندێک جاریش ڕەب العالەمین وەکو حکمەتی خۆی عەبدەکان تاقی ئەکاتەوە حتى إذا استيأس الرسل پێغەمبەران عليهم الصلاة والسلام جاری وابوو خەریب و ئەگەیشتە مەئیوسی إن جاءتهم نصرنا خوای گەورە نەسرەت و ڕەحمەت و بەرەکەتی خۆی بۆ ئەناردن عەزیزانم هەموو ژیانمان پێویستمان بەوەیە لەژێر ئەم ئافاقەی ڕەحمەتەی خوایە بین شەومان ڕۆژمان کاتی نەخۆشیمان کاتی ئازارمان کاتی خۆشیمان ئومێد دەکەم ئەم وتارە سەرەتایەکی خێر بێ بۆ گۆڕانکاریی زۆر گەورەی ڕیشەی لە دڵ و دەرونی خۆمانە هەمیشە بە چاوی نعمەتەوە سەیری بە چاوی جوان و ڕەحمەتەوە سەیری هەموو نعمەتەکان کە تەنانەت سەیری نقمەتەکان و بەڵاکانیش بکە خوای گیان ئێمە عەبدانی گوناهکار و گوناهبار لە یەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە یا ڕەبی خوایە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە پەروەردگارە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوائیکەین فریای تەوبە ناکەین خوایە تۆ بە ڕەحم و دەوڵەمەندی عەفومان کە یا ڕەبی خوایە بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین دڵەکانمان ئارام کە خوایە ماڵەکانمان ئارام کە یا ڕەبی خوایە شار و وڵات و نیشتیمانمان ئارام کە یا ربي خويا داوات لي أكين بناوي جوان بصفتي برز باسم عظمت يا أكرم الأكرمين خويا دروكاني خير بسر أمتي بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم بكروا يا ربي خويا جان داوات لي أكين هوايكي زور قوري لضلمانا بتشينا يا أكرم الأكرمين بنا أقرين بتولى يأس خويا داواي عفو لي أكين أقر لكارك مانا لجيان مانا توشي ما يسيبو بين يا ربي خويا جان همت من برسكبو خواناسي دينداري طاعة عبدايتي يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بقوري إخوة لقناهي دايكو باكمان ببورا يا ربي پروردگار لقناهي باو باپير من ببورا پروردگار لقناهي براو خوشكان من ببورا خويا لقناهي خزم وكسوكار من ببورا خويا لقناهي خيزان وهاوسر ومنال من ببورا پروردگار داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت لقناهي تاوان كاراني أم أمة ببورا يا أكرم الأكرمين يا ربي خويا رحم سؤزي خود بسر همو خۆشەویستانمانە ببارێنە یا ڕەبی پەروەردگارە ڕەحم و سۆزی خۆت بەسەر ماوەسە و قوتابیمانە ببارێنە یا ڕەبی خوایە بەرەکەتی خۆت بەسەر مزگەوتەکانمانە ببارێنە يا ربي خويا هداية من زيادك يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين بناوي جوان بصفتي برزة باسم عظمت خويا أم دعانا من قبولك پروردگارا هر گرفته همان لجيان أبو من شار سرك خويا تو زور دولة من دو إما فقير وهجار هانا من هنا وبدولة من ديتو يا إلهي درجا كاني خير بسر ما نبكروا يا فتاح درجا كاني خير بسر ما نبكروا يا فتاح درجا كاني بركة بسر ما نبكروا يا ربي خويا أو من بحال ومال مال دارك أو من بمنال منالي بيعطاك أو من بمنال منال كاني صالحك أو من نخوش شفاي بو بنيرا پروردگار داوات لي أكين بقوري خود أو من توشي گرفتيات وبوي شار سرك أو من كم رزق رصي حلالي زيادك پروردگار أو من قرزار قري سرشاني سوك يا ربي خويا داوات لي أكين درجا كاني خير بسر أمتا والاك يا أكرم الأكرمين يا ربي خويا إما زمان من كل دعايا هانا هنين بزماني پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم بزماني أو دعاء كين يا ربي خويا هر شاكيك أو لهمون جياني خويا داوي لي كردوي إما يقول هبارج داوي لي أكين وبيمان عطاك يا أكرم الأكرمين هر خرابي أو خوشويستمان لهمون جيانا پناي بيقرتوي خويا إمش پنات بيقرين وپنا من بدا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من الشيء وجبوري خويا لمن قبولك